ڕۆژی سیوێکی 1996 جاوهەر نامیق سالم سەرۆکی پەرلەمان بەیاننامەیەک بڵاوەکاتەوە ئاماژە بۆ نیگەرانی خۆی بۆ هێنانی گاردی کۆماری بۆ سەر پەرلەمانی کوردستان بڵاو دەکات. جاوهەر نامەکەی دەداتە مەسعود بارزانی و دەڵێ ئەو کارەی کردوتانە کارێکی خراپە و لە سزاش ناترسم و ئامادەم بۆ هەر جۆرە سزایە. چەند ڕۆژێک پاش سیوێکی بارزانی دەیەوێت شەرعیەت باتنی سوپای عێراق بدات لە ڕێگەی کۆبوونەوەیەک لە ناو پەرلەمان، بەڵام جەوهەر نامیق و پەرلەمانتارانی لیستی زەرد ئەوە ڕەت دەکەنەوە بۆ ئەوەی کۆبوونەوە لە ژێر لولەی دەبابەی بەعز نەکرێ کۆبوونەوەکە دەبەنە مزگەوتی گەورەی شەقلاوە. جەوهەر لەو ڕۆژەوە پەیوەندیەکانی لەگەڵ ماڵی بارزانی تێکچوو، لە ماڵەکەی خۆی ناڕاستە و خۆ گۆشەگیر کرا تا وای لێهات لە کۆتاییدا وازی لە پارتیەنە. ئەو هەڵوێستەی جەوهەر نامیق لەو سادەدا لە ژێر حکمی ئەسکەرتارێتی بەعز غروری بردنەوەی بارزانیدا ئاسان نەبوو. هەڵوێستێک بوو باجەکەی تامردن لەگەڵ ژیانی جەوهەر چوو، بەڵام جەوهەر مێژوویەکی جوانی بۆ خۆی تۆمان. تەماشایەم دیمەنانە بکەن کە لە پەرلەمانی کوردستان هەن کەسانی خاوەن ئەزموون کەسی یەکەمی پارتی وێکێتی دەبینێت پەرلەمان یەک پارچە بۆنی سنجینی و کوردبوونی لێدێ. بەراوردی بکەوە دیمەنی ئەم پەرلەمانتارانەی کوردستان بەن بێژ و شەڕکەر و دەیان جۆر لە تایبی کەسایەتی دەبینیت کە پێت وایە ئەم شوێنەکە شوێنی نوێنەرانی گەل و یاسادانان و ئامرازی فشار نییە لەسەر حکوومەت بە بارتایەوەی کۆمەڵێک کەس بۆ موچە و بەرگریکردن لە حیزبەکانیان چوونەتە ناو پەرلەمان. من ئێستا لە ناو پەرلەمان خەڵکی جاشم لەگەڵدایە. ئەمڕۆ کە بە ڕۆژێکی خۆشی دەبینم ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر سپاس کە شادەم نییە، ئێوە شادەدارن، زۆر عیبە بەم پێ دەکەن. ئەفاینمان لۆ پڕ دەکەنەوە بە کوردمان دەنووسن، دەنێن تورکمان نۆ بە کوردمان دەنووسن، دەنێن لۆ خۆشناوی یان تورکمانی. لەوەش کارە ساتبارتر هەرکەس لە سۆشیال میدیا بەنواندن و قسەی نەشیا و لایک و کۆمنت کۆکاتەوە. ئەو کەسە ئێستا نۆرەی گرتووە تاوکو حیزبەکان بیکەنە پەرلەمانتار، هەروەکو ئەم دووستارەی سۆشیال میدیا کە بە یەکێکیان بەوە ناسراوە جوێنی بە خێزانەکەی داوە، ئەوی دیکەشیان بەوە ناسراوە ناخۆشترین دەنجی هەیە و گۆرانی و جوڵی ناباو دەکات. نایەڵم دەنگەکانتان بەزایە بچێ ئەوەی لەتوان نامیا بێ بەرجەکەمەوە بۆ پەرلەمان شۆڕی کاتەوە بۆ حکومەت تەنفیزیکا، بەڵام ئیتر حکومەت ئەو کاتە تەنفیزی بکایانێکە لە دەسەڵاتی منان نییە. پەرلەمان ئەم جارە بێتەوە نەک بایەخی یاسادانان نامێنێ، بەڵکو زیاتر لەوەی ئێستا هەیە پارتەکان لە بەرامبەر خەڵکدا بێمەنایەکەن، چونکە پارتی دەسەڵاتدار بە هیچ شێوەیەک نایانەوێ کەسانێک بڕۆنە پەرلەمان کە بەهێزتر لە حکوومەت. پەرلەمانێکی شکڵیان دەوێت کە بایەخی لە کارتۆنێک زیاتر نەبێت.